پارێزگای سلێمانی لە چەند ساڵی ڕابردوودا سەرەڕای قەیرانی دارایی لە ڕووی تەندروستیەوە پێشکەوتنی بەرچاوی بەخۆی بینیوە و چەند ساڵێکە لە ڕووی تەندروستیەوە لە پێشەنگی پارێزگاکانی عێراقا. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا پارێزگای سلێمانی لە ڕووی فراوانبوونی دامەزراوە تەندروستیەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و هێنانی پێشکەوتوترین ئامێری نوێی پزیشکی بۆ چارەسەر بە جۆرێک بووە کە جێگەی بەراوردکردن نییە. بە جۆرێک لە ساڵی 1990دا 11 نەخۆشخانەی حکومی هەبووە، لە ساڵی 2007دا بووە بە 36 نەخۆشخانە، لە ساڵی 1990دا نەخۆشخانەی ئەهلی نەبووە، لە ساڵی 2007دا بووە بە 16 نەخۆشخانەی ئەهلی، لە ساڵی 1990 مەڵبەند و بنکە تەندروستیەکان 100 بنکە بوون، لە ساڵی 2007 بوون بە 524 مەڵبەند و بنکە، لە ساڵی 1990دا تەنها 183 پزیشکە بووە، لە ساڵی 2007 ژمارەی پزیشک گەشتۆتە 3329 پزیشک، لە ساڵی 1990 پزیشکی پسپۆر نەبووە، لە ساڵی 2007 ژمارەی پزیشکی پسپۆر گەشتۆتە 839 پزیشک، لە ساڵی 1990 پزیشکی دەرمانساز نەبووە، لە ساڵی 2007 ژمارەی پزیشکی دەرمانساز گەشتۆتە 347 پزیشک، لە ساڵی 1990 پزیشکی ددان نەبووە، لە ساڵی 2007 ژمارەی پزیشکانی ددان بوون بە 503 پزیشک، لە ساڵی 1990 ژمارەی کارمەندانی تەندروستی 960 کارمەند بوون، لە ساڵی 2007 ژمارەی کارمەندانی تەندروستی گەشتۆتە 9753 کارمەند. جگەل لەم گۆڕانکاری و گەشتە سەندانە لە سەر بڕیار و پێشنیاری سەرۆک مام جەلال نەخۆشخانەی شۆڕش تایبەت بە هێزەکانی پێشمەرگە دامەزرا. دواتر هەر لە سەر بڕیاری سەرۆک مام جەلال جگەل لە هێزەکانی پێشمەرگە هاوڵاتیانی سوودمەند بوون لە خزمەتگوزاریەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە. هەروەها لە ساڵی 2007 لەسەر بڕیاری سەرۆک مام جەلال سلێمانی بوو بە خاوەنی نەخۆشخانەیەکی تایبەت بە چارەسەری شێرپەنجە کە ئەویش نەخۆشخانەی هیوایە. نەخۆشخانەی هیوا یەکەمین ناوەندی چارەسەری شێرپەنجە بووە لە عێراق بە شێوەیەک کە لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستان نەخۆش ڕووی تێدەکات و باشترین خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. یەکێکی تر لە ناوەندە تەندروستەکانی سلێمانی نەخۆشخانەی 400 قەڕەوێڵەیە کە یەکێکە لە گەورەترین نەخۆشخانە حکومیەکان لەسەر تاسەری عێراقدا. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.